پرسیارێکی تر هاتووە دەڵێت ئایا بەرهەمی زۆر هەن لە مارکێتەکان کە لیان دەنووسێت شەکری تێدا نییە ئەم بەرهەمانە بخورێت یان هەمان کاریگەری شەکری سپی هەیە. ئەم بەرهەمانە بەڵێ لە ئێستا تقریبەن وەکو بازرگانیەکی لێ هاتووە دەڵێن کە ئەم بەرهەمە هیچ شەکری تێدا نییە. ئێمە ئەگەر ینی بەشێکی کەمی لێ بخوری قەیناکە بەڵام بەو شێوازە نییە کە هیچ شەکرێکی تیانە بێت تەنان دەوانەشی کە لێ سەری نووسراوە شەکریتیانێ بڕێکی کەم شەکری هەرتیا لەبەرەوە باشتر وایە کە ئێمە تەرکیزی تەواومان لەسەر شتە سروشتیەکان بێت و دووربین لەو شتانەی کە دروستکراوە و بەرهەمی با بڵین ئەوانن کە معلب و ئەو شتانن کە شەکری بۆ ئیزافە کراوە. لەبەرەوە پێمان باشە ئەو کەسانێک کە شەکران هەیە ئەو شتانێک کە معلبن و لە قوتو نوراون و لەسەریشی نووسراوە کە شەکریتیانە ئەوانش کەم بکەنەوە.